دەسەکانە خۆش بەدی دەمخان پرسیارێکی بەجێ ڕەنگە مەلا هەندێک کەس تێبینی بێ بڵە چۆن کەسێک بناسیینەوە بە چیا دیارە مەسەرەن کە بێ خۆی بکوژێ یا کەسێ بکوژێ بەدڵنیای خۆشبەختانە باوا بڵێم لە سەدا هەشتای ئەو کەسانەی کە ئەیانەوێ بیرۆکەی خۆکوژیانە یا کۆتایی بە ژیانی خۆیان بێنن هەشتا لە سەدیان ئەناسرێنەوە ئەناسرێنەوە بەڵام بەچی چۆن هەستی پێ بکەین بۆ منە کاتێکمە کەسێک لەنێو ئەندامی خێزانەکەمان لە شوێنی ئیشەکەمان یان لە دراوسەیەکمان لە ئەو شوێنەی کە تیا کارەکەین بۆ نمونە چۆن بزانین ئەم بیرۆکەی هەیە پلانی خۆکوژی داناوە زۆر جار هەندێک لە ئاماژەکان دیدەمخان ئاماژەی زارەکەین واتە کەسەکە بە قسە ئەیدرکێنێ کە ئەوێ خۆی بکوژێ یا کەسێکی تر بکوژێ بۆ نمونە زۆر جار هەندێک مستەڵەحەیە بەکاری هێن کە ئەڵێن بەخوا ژیان خۆشیتیان نەماوە مردن خۆشترە خۆزگە لەبەر دینەکەم نەبووە خەڵکە دەستم بچوە خۆم کوشتای بۆ نمونەواتە بە جملە بەڕستە ئەم قسانە ئەڵێن بۆیە زۆر جار ئێمە ئەڵێن تکاکەین لە گروپی هاوڕێیان لە ئەندامانی خێزان لە شوێنی ئیشەکەت هەرگیز نابێت وشەی خۆکوشتن یا کوشتن بەگاڵتە جاڕی وەربژیرێت ئەگەر کەسەکە لە هەر واقعێک بارودۆخێکا بوو بە هیچ جۆرەك نابێت بڵین خەڵکمانە دیدەم خانجاری واڵێت تۆ وازی لێ بێنە مەسەن هەرزەکارێکە تۆ ڕەبواڵێ خۆمە کوژم لای باکو دایکی زۆر جار من بینی و ماڵێ بڕۆ تۆ هەروانیەوە دەجاری کەوتوتە بەڵام ئەو پیاوەنی ئەوەنی دەستی مەگرە بەڵام لە ڕاستیان نابێ هیچ کات جێگە گاڵتە جاڕی بابەتی کوشتن و خۆکوشتن وە گوتمان هەندێک لە ئاماژەکانی ئەناسرێنەوە کە کەسەکە پێوە دیارە ئەڵێ ژیان خۆشیتیانەماوە بردن خۆشترە خۆزگە دەستم بچوایە خۆم خۆزگەم بە فڵان کەس کە مرد بۆ نمونە هەندێک لە ئاماژەکانش دیدەمخان نازارەکەین واتە کەسەکە بە زمانی جستە یا بەو هەڵسو کۆتانەی ئەنجامێدا پێوە دیارە کە ئەوێ خۆی بکوژێ یا کەسێکی تر بکوژێ بۆ نمونە زۆر جار چەک لە خوان کۆکەنەوە واتە کەسەکە تۆ بێ جێگەی تێبینی بێت ئەندامی خێزانەکە لەناو هاوڕەکان تا ماوەیە کە سەلامت بۆ ئەڕادێ بەڵام لە پڕەکە چۆ دەمانچێشی کڕیوە ئەمە جێگەی تێبینیە کە لە کاتێکە پەیوەندی بە ئیشەکەیوەنێ بۆ نمونە ئامێری بڕەر و چەقۆ و نازانم کۆمەڵە شت لە خوان کۆکەنەوە خەڵک هەیە بۆ نمونە دا و دەرمان و حەپ و هەندێک شت کۆکاتەوە حەبلێک پەتێکی داناوە کە جێگەی تێبینێ ناو خێزانەکەتە هەرزەکارێکە و گوتم لە شوێنی ئیشەکەتە کە بۆ هەڵواسین خۆ هەڵواسین بەکاری بێنن بۆیە ئەکری ئەمانش ئاماژەیە بن کە بناسرێتەوە کەسەکان بۆیە دیدەمخان و گوتم بەشێکی زۆر لە سەدا هەشتان ئەناسرێنەوە ئەم کەسانە و هەندێکی شەیە 20 لە سەدی ناناسرێتەوە یەکسەر بیرۆکەکە و پلان و جێبەجێکردنەکە کە سێ قۆناغی ئێمە زۆر جاڵین بۆ خۆکوشتن یا کوشتنی کەسێکی دیکە واتە یەکەم جار بیرۆکەیە بە مشکات دێ خۆم بکوژم نەکوژم فڵان کەس بکوژم نەیکوژم چی بکەم تەنیا بە بیرۆکەی دووەم جار پلانی بۆ دانێ کەسەکە یەت پلانت دانێ زۆر باشە من ئەمێ خۆم بکوژم بۆ نمونە بە حەبلێ پیاکەم دەرمان پیاکەم چەک پیاکەم نازانم چی یا فڵان کەس بکوژم بۆ منە قۆناغی سێم جێبەجێکردنی پلانەکەیە واتە 20 لە سەدی یەکسەر پلانەکە جێبەجێیەکە ئاشکرای ناکا بۆ دەوروبەرەکەی بەڵام 80 لە سەدی ئەناسرێتەوە